بەپێی ئامارەکان ڕێژەی توشبانی شەکرە ڕوولاڵکشاندایە و پەیڕەونەکردنی ڕێنمایە تەندروستیەکان هۆکاری سەرەکین بۆ تەشەنەسەندنی نەخۆشیەکە. پسپۆڕانی نەخۆشی شەکرەش هۆشداری دەدەن بە هاوڵاتیان کە خواردنی تەندروست و وەرزشکردن فرامۆژ نەکەن. نەخۆشی شەکرە لە ئێستاە لە سەرانسەری دنیا تقریبان لە 100 کەس کە پێگەیشتوون لە سەر 18 ساڵەوە 9 کەس نەخۆشی شەکرەی هەیە لە 100 کەسەکە. ئەم ڕێژەیە دوو ئەوە نەبووە بە بەراورد بە هەشتاکانی سەدەی ڕابردوو. ئەگەر ئەوەش هەیە نەخۆشیە زۆر زیاتر بێ لە چەند ساڵی داهاتووە بێ بە لە 15 لە هەنێ وڵات لە 20 و زیاتریش. ئەمەش لە ئەنجامی ئەوەی کە قەڵەوی زیایی کردووە شێوازی ژیان گۆڕاوە خەڵک جاران زۆر ئەکتیڤ بوو چالاک بوو ئێستا کەمتر چالاکە جۆری خواردنەکانیش خواردنی تەندروست نییە. بۆ گرنگیدان بە باری تەندروستی توشبانی ئەو نەخۆشیە لە شاری سلێمانی سەنتەرێکی تری تایبەت بە نەخۆشانی شەکرە کرایەوە. بەرپرسانی سەنتەرەکە دەڵێن هەرچەندە سەنتەرێکی تایبەتن بەڵام هەوڵ دەدەن نرخەکانیان لەگەڵ سەنتەرە حکومیەکەی سلێمانی جیاوازی زۆری نەبێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی سەنتەرێکی تایبەت بە نەخۆشانی شەکرە کرایەوە کە تایبەتە بە هەموو بەشەکان و هەموو کێشەکانی نەخۆشانی شەکرە چارەسەرەکات لە دکتۆری تایبەتی کوێرەگلاندەکان لە پزیشکی تایبەتی خۆراک لە پزیشکی تایبەتی دڵ و بۆرەکانی خوێن لە پزیشکی تایبەتی چاو و بەشێکی تایبەتیشمان هەیە بەو برینانەی کە تووشی نەخۆلانجامی نەخۆشی شەکرەوە تووشە بن بەشێکی تایبەتیشمان کردوەوە بۆ و لە دەرمانخانەکەمان بەشێکی تایبەتمان دابین کردووە بۆ خۆراکانەی کە هەموو کەسێکی ئاسایی ئەتوانێت بیخۆ. یعنی ئێستا هەر کەسێک تووشی نەخۆشی شەکرە بێ نەخۆشێکی کەسێکی ئاسایی چی بخوا ئەویش دەتوانێت بیخوا کە هەمووی بە تایبەت دروست کراوە بۆ نەخۆشی شەکرە. لە سلێمانی تەنها یەک سەنتەری تایبەت بە چارەسەری توشبانی نەخۆشی شەکرە هەیە کە لەلایەن حکوومەتەوە بەڕێوە دەبرێت. هەر ئەمە شەوای کردووە بیر لە دروستکردنی سەنتەری ئەهلی بکرێتەوە. بەهۆی نەبوونی سەنتەر لە قەزا و نەحیەکان نەخۆشانی دەوروبەر سەردانی ناوشاری سلێمانی دەکەن لە ناویشاندا سەردانی سەنتەرە حکومیەکە دەکەن. هۆکارەکەشی بۆ خراپی باری دارایی هاوڵاتیان دەگەڕێتەوە کە ناتوانن پارەی سەنتەرە تایبەتەکان بدەن. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.